لە یاریەکی بەهێزی هەفتەی 16 خولی نایابی کوردستان یعنی سیروانی نوێ لە سەر یاریگای زانکۆ میوانداری لە یانی زاخۆ کرد. لە سەرەتاکانی یاریەکەوە خاوەن یاریگا بە تەواوی کەشی یاریەکەی گرت بۆ دەست، چەندین فشاری بۆ تۆمارکردنی گۆڵ کردە سەر تۆڕی گۆڵی میوانەکەی، بەڵام سەرکەوتوو نەبوون. لە خولەکی 27 منتەزر محەممەد لە یانەی زاخۆ بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام ئەم کارتە سوورە کاریگەری لەسەر یاریزانانی زاخۆ دروست نەکرد. پێشکۆتایی هاتنی نیوەی یەکەم محەممەد عەبدوڵڵا بەربەستی یەکسانی یاریەکەی شکاند و گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ زاخۆیەکان تۆمار کرد. ناونیشانی نیوەی یەکەم ئەو تاکە گۆڵەش بوو. ئەگەرچی لە نیوەی دووەمدا یاریزانانی سیروانی نوێ هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا و چەندین هێرشیان کردە سەر تۆڕی گۆڵی یانەی زاخۆ، بە تایبەتی لە ڕێگەی لێدانە ڕاستەوخۆکانەوە، بەڵام لە جێبەجێکردنیدا سەرکەوتوو نەدەبوون. یانی زاخۆش ناوە بەناوە هێرشەکانی دەکردە سەر تۆڕی گۆڵی سیروانی نوێ. سەرنجام یاریەکە بەو تاکە گۆڵە لە بەرژەوەندی یانی زاخۆ کۆتایی هات. یاری ودیت گەلب زەحمەت بیڕاستی کنترۆلا یاریە دەستپێکا یاریە ئەم پێس هاتینەت یاریەدا مە فشار دەینا سەروان یاریزان مە یاریەکە باش کرد مە کنترۆلا یاریە کرد ڕاستی پشتی یاریزانی مەل هێلە بەراوانی هاتیە دەرێ خستنێ تەڕت بی گواشتن کەتە سەر یاریزان پلانەمە سەرکەفتیانە بدمایی کا دەست خۆشیێل یاریزانات کەم ئەمانجەمە ڕاستی ئەم خانێزی کە یانا هەندرین بکەین تۆزانی ئەوژی هەر سەرکەفتناتینن مەدوێتەم منافەسێ بکینە کەر مەجالات و یاریت بێت ئەنجامێت نەباشینان بەلکەتەم بشین خانێزی بکەین ئینشەڵڵا. تا بەنای خوای گەورە ئەمڕۆ لە یاریمان بەرامبەر زاخۆ ڕوبەری ئەوان بووینەوە و تیادا تووشی شکست بووین. ئەوەش ئەکەوێتەوە سەر کەم تەرخەمی خۆمان یاریزانەکان کەم تەرخەم بووین بۆیە تووشی ئەم شکستە بووین. لە جێم یەکەمەوە تووشی تەڕدێکیان وەرگر بەڵام نەوانتوانی ئەو تەڕدا بە ئێلایەنێکی ئیجابی وەرگرین و سوودی لێ ببینین. پیرۆزبای لە یانی زاخۆ دەکەین یاریشی باشیان کرد ئینشاڵڵا لە یارەکانی داهاتوو بتوانین ئەنجامێکی شایستە بۆ نادی سیروان بەدەست بێنین. بەو شێوەیە یانەی زاخۆ بە کۆکردنەوەی 28 خاڵ لە پلەی سێەم دەبینرێت لە بەرامبەردا یانەی سیروانی نوێ بە تەواوی لە ململانەی نازناوی ئەم وەرزە دوور کەوتۆتەوە. بە 23 خاڵەوە لە خانەی چوارەمی خولی یانە نایابەکانی کوردستان خۆی دەبینێتەوە. مەڕوان تاڵیب، کەناڵی پەیام، سلێمانی.